من پرۆفسۆر یاریدەر دکتۆر وەلید خالید بابان سەرۆک بەشی ڕێنمایی پەروەردەیی و دەرونی لە کۆلێژی پەروەردە لە زانکۆی سەلاحەدین. خۆشحاڵم کەوا بەڕێستان ئاشناکەم بە پێداویستی و یاخود گرنگی ئەم بەشە بۆ خزمەتکردنی گەلەکەمان و هەروەها کۆمەڵگاکەمان و ئەوەی جێگای باسە کە لێرە بخینە ڕوو کە ئەم بەشە لە ساڵی 1985 بۆ 1986 لەو ساڵی خوێندنەدا ئەم بەشە دامەزراوە لەلایەن چەند مامۆستایکی پسپۆڕ و شارەزە و تاوەکو ئێستاچێ ئەم بەشە لەو ساڵانەوە تاوەکو ئێستاچێ بەردەوامە و توانیوێتی خزمەتێکی باش بە هەموو بەشەکانی هاوشێوەی یاخود ئەوانەی کەوا نزیکن لەم بەشەوە خزمەتێکی باشیان پێ بکات بە حکمی ئەوەی کەوا ئەم بەشە بەشی دایکی پێوترێت و کۆنترین بەشی بەشەکانی دەرونی و پەروەردەیە لە هەرێمی کوردستان و جێگای خۆشحاڵیە کە بەشێک لە مامۆستایانی زانکۆکانی هەرێمی کوردستان دەرچووی ئەم بەشن و تاوەکو ئێستاچێش بەردەوامن و هیوادارین ئەو نەوەی کەوا لێرە دەرەچێت و یاخود ئەوەی کە پێمانەگات داهاتووە ئەوانش ببن بە بەشێک لە خزمەتکاری گەلەکەمان و هەروەها قوتابیان و زانکۆکانی هەرێمی کوردستان. ئەم بەشە وەک ئاماژەمان پێدا لەو ساڵەوە دامەزرا و تاوەکو ئێستاچێ بەردەوامە و چەندین جار ئەم بەشە ناوی گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەوە بوو لە ساڵی 2010 ئەم بەشە ناوی گۆڕا بۆ بەشی زانستە دەرونی و پەروەردەیەکان پاش ئەوەی ناوی لە سەرەتادا بەشی بە ناوی بەشی پەروەردە و دەروناسی هەبوو و لەو بەشەوە دوو لقی لێ بۆیەوە هیچان لقی ڕێنمایی پەروەردەیی و دەرونی بوو و لقی دووەمیشیان پەروەردەی تایبەت. بەڵام بەهۆی ئەوەی کەوا ئێمە هەمیشە بەخەمی ئەوەی کەوا لەگەڵ نوێگەریا بڕۆین و هەمیشە خۆمان ئەپدێت کردوێتەوە لەگەڵ پێداویستی بازار و کارە. پاشەوە ئەو دوو لقە بوو بە دوو بەشی سەربەخۆ و لە ئێستاچێدا ئەم بەشە بە ناوی ڕێنمایی پەروەردەیی و دەرونی بوونی هەیە لە هاوشانی ئەو بەشەی تریش کە لەم بەشە بۆیەوە کە بە ناوی پەروەردەی تایبەت. ئەوەی مای خۆشحاڵیمانە کە ئەم بەشە بۆتە هۆی هاوکاری و یاریدەری بەشەکانی تریش و توانیمانە ببینە مەڵبەندێک بۆ بەشەکانی تریش و ئەوانی تریش هەموو وەک ئێمە بە دوای ئەوەی کەوا لەگەڵ هاو تەریبیا بڕێن و بە شێوەیەکی زانستیانە خزمەت بە قوتابیان و دەرچوانمان بکەن. بەشەکەمان ئێستاچێ لە خۆشحاڵانە لە ساڵی 2000ەوە تاوەکو ئێستاچێ خوێندنی باڵاشی تێدا کراوەتەوە و خۆشحاڵانە خۆشبەختانە ئێستاچێ توانیمانە تاوەکو ئێستا 17 خولی ماستەر دەرچێنین و هەروەها 9 خولی دکتۆرەش و هەروەها پلانیشمانەیە بۆ داهاتوو بەردەوام بین بەو شێوێ و با شێوەیەکی نوێگەری و باشترش. ئەوەی مای خۆشحاڵیمانە کە ئەم بەشە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا دەرچووی ئەم بەشە سەرڕای ئەو درفەتەی کە بۆی هەیە لە کارتی تایبەتە کارتی گشتیدا ئیشکات وەک لە دامەدەستگاکانی حکوومەتدا هەروەها دەرفەتی هەیە کەوا وەک بەشێکی خۆژینی یعنی دەرچووی ئەم بەشە خۆژینی بێت و بتوانێت لە کارتی تایبەتیشدا کاری خۆی ئەنجام بدات. ئەوەی هەمانە ئێستاچێت چەندین نمونەی زیندومان هەیە لە دەرچوانی ئەم بەشە ئێستاچێت لە چی لە قوتابخانە ناحکومیەکان یاخود لە ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یاخود چەندین لاین و یاخود دەرفەتی تر کە بۆیان ڕەخساوە کە بتوانن لەوێ خزمەت بە کۆمەلگا بکەن. سڵاتان لەبێ ئەم کاتتان باش. من لێوان ئاسۆس دەرچووی بەشی ڕێنمایی پەروەردەیی و دەرونی
لە کۆلێژی پەروەردە بۆ ساڵی 2023-2024 لە پاش خوێندنی 4 ساڵ لەم بەشە و کۆکردنەوەی ئەزمون و زانیاری پێویست سوپاس بخوا کە لە یەکەم ساڵی دەرچوونم واتە 2024 بۆ 2025 توانیم کە لە قوتابخانەیەکی نەحکومی وەکو ڕێنماییکاری پەروەردەی و دەرونی دەست بەکار بم. دەرفەتەکانی کارکردن لە پاش خوێندن لەم بەشە زۆر و جیاوازن کە بەرچاوترینیان بریتێ لەوەی کە وەکو ڕێنماییکاری پەروەردەی و دەرونی لە قوتابخانە نەحکومیەکان ئەکرێت دەست بەکار بن. بۆ دەرفەتەکان جیاوازن بێگومان ئەکرێت لە کۆمەڵێک شوێنی جیاواز وەکو کۆمپانیا و کەرتە ناحکومیەکان کار و پیشەی خۆیان دەست بکەوێت. بۆ بیرت بێت بە خوێندن و بەردەوامبوون لەم بەشە و کۆکردنەوەی زانیاری و ئەزموونی پێویست ئەکرێت زۆر دەرفەتی جیاوازتر و باشتر بۆ بێتە پێش. لێرەدا پێم خۆشە ئاماژە بەوە بدەم کە دەرچووی ئەم بەشە ئەتوانێت چ دەرفەتێکی بۆ بڕەخسێت لە چێک بوارێکا کار سەر ڕای ئەوەی کەوا لە کەرتی وت ڕێنماییکردن لە دام و دەستگاکان یاخود لە هەر شوێنێک کە تایبەت بێت بە تەندروستی عەقڵی و هەروەها تەندروستی دەرونی هەمان شێوە دەرفەتی هەیە کەوا ببێتە ڕێنماییکارێک بۆ تاک و هەروەها بۆ خێزان و بە شێوەیەکی چی بە تاک ڕێنمایی بکات یاخود بە شێوەیەکی بە کۆمەڵ. لێرەدا دەرفەتی ئەوەی هەیە کەوا لە وەک ڕێنماییکارێکی پەروەردەی لە قوتابخانەکاندا کاری خۆی ئەنجام بدات و هەروەها ببێتە مامۆستایەک. بۆیە ئەمە دەرفەتێکی زیادی بۆ قوتابیانمان ڕەخسان و ئێمەش لێرە جێگای خۆیەتی کەوا دەستخۆشی لە سەرۆکایەتی لە وەزارەتی پەروەردە بکەین کەوا گرنگیان داوە یاخود هەستیان بە گرنگی و بایەخی ئەو وانانە کردو. هاڵێکی تر ئەوەیە کەوا جێگای ئاماژەیە باسی بکەین کەوا لێرە ئێمە وەک ئیمساڵی خوێندن لە پاری ساڵەوە دەستمان کردووە بە نوێگەریەک لە ڕۆی ئەو سیستەمەی کە پێڕەوە کراوە لە سەرجەم بەشەکانی زانکۆی سەلاحەدین کە پێوترێ سیستەمی بۆڵۆنیا و کە سیستەمێکی جیهانیە و نێودەوڵەتیە و جگە لەوەش ئێمەش وەک بەش خۆمان نوێ کردوێتەوە و چەندین وانەی نوێمان خستۆتە نێو ئەو وانانەی کە لەم بەشەدا دەخوێنرێت. لە گرنگترینیان ئەوەیە کەوا ئێستاچێ ئەی لە بەشەکانمان دەخوێنرێت و هەروەها پەروەردەی پێشەنگکاری کە بتوانێت کەسێکی سەرکەوتوو بێت. ئەوەی کەمای خۆشحاڵیمانە کە لێرەدا لەسەر داوای سەرۆکاتی زانکۆ و هەروەها ڕاگرێتی کۆلیژمان ئەو وانانە نەوەکو تەنها بۆ بەشی ئێمە بۆ چەندین بەشی هاوشێوەی لەو کۆلێژەکانی پەروەردەدا بخوێنێت. و هەمان شێوە هەستمان بەوە کردووە کەوا ئێمە لەگەڵ عەقڵی مرۆڤدا کارەکەین چۆن بتوانین قوتابیەکی سەرکەوتوو لە بوارەکانی خوێندندا بخەینەکایەوە و بتوانین هەموو ئەو ئاڵنگاری و ئاستەنگانەی کە دێتە بەردەم قوتابیان لایەن بەرین. بۆیە چەندین وانەمان لێرەدا بە یەکەم جار بۆ یەکەم جارە خستۆتە ڕوو و لەوانە دەروزانی معرفیە کە لەگەڵ عەقڵ و چۆنەتی ڕێخستنی زانیاریەکانە مامەڵە بکە و لەو دەرسانەدا ئەتوانێت چەندین تەکنیک بەکاربێنێت بۆ فێرکردنی یاخود بۆ ئاسانکردنی فێربوونی قوتابیانمان. بۆیە دەرچووی ئەم بەشە دەبێتە کەسێکی سەرکەوتوو و هاریدەر و هاوکار بۆ قوتابیان کە بتوانن بە کەمترین کۆشش بتوانن بەرهەمی یاخود دەستکەوتی خوێندنیان بەرزکەن. و هەروەها لە هاوشێوەی ئەوە جگە لەوەی کەوا ئێمە بەشێکی ڕێنمایی پەروەردەیەکەین هەمان شێوە ڕێنمایی دەرونیش خەمێکی گەورەمانە و خستومانتە سەر ئەستۆی خۆمان. دەرچووی ئەم بەشە ئەتوانن کە لە پاش دەرچوونیان ببن بە ڕێنماییکارێکی دەرونی کە ببنە هاریکارێک یاخود هاوکارێک بۆ ئەوەی هەموو ئەو گرفت و شەڵەژانە دەرونیانەی کەوەیە کە لەوانەیە بێتە ڕێگەی قوتابیانمان ئەوانە هەمویان لابرن و نەبێتە ئاستەنگێک بۆ ئەوەی ببن بە تاکیشی سەرکەوتوو لەسەر ئاستی کۆمەڵگاکە. بۆیە دەرفەتی ئەوان کەوا ئێستاچێ هەیە دەرچوانی ئەم بەشەمان ئەوەی بتوانێت کەوا لە هەموو ئەو شوێنانی کە پەیوەستن بە تەندروستی عەقڵی و هەروەها تەندروستی دەرونی کاری تێدا بکەن. و هەمان شێوە دەرفەتێکشی ترمان هەیە ئەوەیە کەوا دەرچوانی ئەم بەشە ئەتوانن لە
ئەتوانن دەرفەتێکی باشیان هەیەکەوە ئەگەر بیانوێت درێژە بە خوێندنیان بدەن لە کۆلێژەکانی پۆلیسدا کە ببن بە کەسانێکی لێکۆڵەر لەگەڵ کەوا ئەولوێت و سەرکەوتن بۆ ئەوان زیاترە لە بەرەوەی شارەزایان لە دەروون و هەموو ئەو ئاڵانی کەوا پێویستە وەک ئەفسەرێکی پۆلیس پێی هەبێت. بۆیە ئەمانە هەموو دەرفەتن و چەندین دەرفەتی تر هەیە لەوەیە لەبەر کورتی ماوەکە نتوانین هەمویان بخینە ڕوو، بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە بیزانین لەسەر ئەم بەشە بەشەکەمان ژگەل لە ئەو دەرفەتانی کە بۆی دێتە پێش لەسەر ئاستی کەرتی گشتی هەمان شێوە دەرفەتی هەیە کە بێتە خاوەنکاری خۆی یاخود ببێتە بەشێک لە ئەو کەسانی کە لە کەرتی تایبەتیشدا کار دەکەن. لە کۆتاییدا هیوای سەرکەوتن بۆ هەموو قوتابیانمان دەخوازم و هەروەها خۆشحاڵم کە ئێوەش کە جۆم لێگرن و ئەمبینن لە داهاتوێکی زۆر نزیکدا لەم بەشە بتان بینەوە وەک قوتابیانی ئەم بەشە. زۆر سپاس، هەر سەرکەوتن. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، کاتێک باسی بەشی ڕێنمایی پەروەردەیی دەرونی دەکەین لە کۆلیژی پەروەردەی زانکۆی سڵاحەدین، هەروەها ئەم بەشە لە چەند کۆلیژێکی تری زانکۆکانی تری کوردستانی شەوە هەروەها زانکۆکانی تری عێراقی شەوە کەبوونی هەیە. بەڕاستی گرنگەکانی ئەم بەشە لە کۆمەڵێک لایەنی جۆرا و جۆرەوە خۆی دەبینێتەوە. بۆ نمونە ئەگەر تەنها باسی قوتابخانەکان بکەین، ئێمە کاتێک کە قوتابیەکی بەڕێزمان لەو بەشە تەخەڕوجی پێ دەکەین یاخود بڕوانامە وەردەگرێت، یەکەم چانسی لە بۆ هەلی کار ئەوەیە کە بتوانێت وەکو ڕێنمایی کار لە قوتابخانەکانەوە کار بکات. ئەمەش کە خۆشبەختانە دوای ئەوەی وەزارەتی پەروەردە چەند بڕیارێکی دەرکرد لەوانەش ئەگەر هەر قوتابخانەیەک چ ئەهلی بێت چ حکومی بێت کە تێیدا سەروی 300 قوتابی هەبێت پێویستە ڕێنمایی کاری پەروەردەیی هەبێت. ئەمە هەلێکی زۆر باشی ڕەخسان لەوەی کە قوتابیەکی زۆر ڕوو لەم بەشانە بکات بۆ ئەوەی بڕوانامە بەدەست بهێنێت و بە ئاسانی هەلیکاری دەست بکەوێت. جگەلەوەش لە مانگی 9 ساڵی 2025 ئەم ساڵ بڕیارێکی تری وەزارەتی پەروەردە ئەوە بوو کە لە پۆلی 8 بنەڕەتیەوە وانەی دەروونزانی گشتی زیادکرا، لە پۆلی 10 بنەڕەتیشەوە وانەی دەروونزانی هەرزەکار با بڵێن خراە سیستەمی پەروەردە و فێرکردن. ئەوەش فرسەتێکی باش و با بڵێن هەلێکی زۆر باش دەڕخسێنێ بۆ قوتابیەکانمان کە بە ئاسانی، چونکە لە بڕیارەکە هاتووە کە ئەمانە دەبێت قوتابیانی قۆناغی با بڵێن خاوەنی بڕوانامەکانی کۆلیژی پەروەردە ئەم دەرسە بڵێنەوە. ئێمە لە منهەجی خوێندنی بەشەکەمان بۆ قۆناغی یەکەوە بابەتی ڕێنمایی فێرکردنی خاوەن پێداویستی تایبەت با بڵێن دانراوە کە تێیدا خەریجەکانمان لە ماوەی ساڵانی داهاتوو توانای ئەوەیان هەیە کە لە شوێنی زۆرا و زۆر بتوانن کار بکەن، هەم لە قوتابخانەی تایبەتەکان، هەم لەو سنتەر و شوێنانەی کە تێیدا مامەڵە لەگەر منداڵانی خاوەن پێداویستی دەکا، کە ئەمە خۆی لە خۆی بابەتێکی زۆر گرنگە کە تێیدا قوتابیەکانمان حەز بە گرنگی ئەو بەشە بکەن و بزانن کە داهاتوویەکی زۆر پرشنگداری هەیە، هەم لە ژیانی خۆی، هەم لە ژیانی ئەکادیمی، هەم لە ژیانی کارکردنی. بۆیە دیسان دەڵێمەوە بەشی ڕێنمایی پەروەردەیی دەرونی یەکێکە لەو بەشە گرنگانەی کە ئێمە چاوەڕوان دەکەین کە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵاش ئێتیمامێکی زیاتر و گرنگیەکی زیاتری پێ بدا لە ڕووی فەراهەمکردنی کۆمەڵێک پێداویستی یاخود ڕەخساندنی هەلی کار بۆ دەرچوانەکانی ئەویش لە ڕێگای دەرکردنی چەندین بڕیاری تایبەت بە وەزارەتی پەروەردە بە تایبەت لەو وانە نوێیانەی کە باسمان کرد کە تەنها پەیوەستی بکەن بەوەی بەشی ڕێنمایی پەروەردەیی دەرونی یاخود ئەو بەشانێک کە پەیوەستن بە بابەتە دەرونیەکانەوە بتوانن ئەم دەرسانە بڵێنەوە بۆ ساڵانی داهاتوو. لە وەڵامی ئەو پرسیارەی کە دەڵێت ئایا زانستی دەروونزانی یان ڕێنمایی پەروەردەیی چی کەمترە لە بەشەکانی تر یاخود زانستەکانی ترەوە، من بە پێچەوانەوە ئەو خاڵە دەبینم. دەتوانم بڵێم هەر بەشێک کاتێک لە زانکۆیەک دەکرێتەوە لەسەر ئەساسێکی زانستیانە بڕیاری لەسەر دەدرێت و پێداویستی کۆمەلگایە بۆ کردنەوەی ئەم بەشە. پێم وایە بەشی ڕێنمایی پەروەردەیی دەرونی و بەشە دەرونیەکان بەگشتی گرنگیەکی ئەوەنە با بڵێن لە ڕووی گرنگیەوە هێندە مەکانەتێکی گەورەیان هەیە کە تێیدا تەنانەت حکوومەت و زانکۆکان ناتوانن دەستبەرداری گرنگەکانیان بن. لەوەیەوە ئێمە کاتێک کە کادرێکی زۆر لێ هاتووی ئەکادیمی دەخینە بازاری کارەوە، ئەو کەسە
ئامادەباشی دەرونی هەیە، ئامادەباشی پەروەردەیی هەیە، ئامادەباشی زانستی هەیە. کاتێک کە دەڕوا لە شوێنێکی کارکردن کار دەکات دەتوانێت بە شێوازێکی زۆر دروست مامەڵە بکات لەگەر ئەو دۆخانەی کە دێنە پێشی. لە ڕووی ڕێنماییەوە لە قوتابخانەکانەوە لە کاتێک کە گوتمان لە سنتەرەکانەوە کار دەکەن تەنانەت ئەو بەڕێزانەی کە بیانەوێت بڕۆنە پێش لە سلکی سەربازیەکانەوە یاخود لە پۆلیس یاخود لە هەر سلکێکی وەزارەتی ناوخۆوە دەبینین لێ هاتووی کارامەیی خەریجەکانی ئێمە ئەوەندە ئامادەباشی دەرونی جستەیان هەیە کە زۆر سەرکەوتوانەتر دەتوانن خۆیان بگونجێنن لەگەر ئەو ژینگەیە و کەسانێکی زۆر بەرهەمدارتریان لێ دروست ببێت. بۆیە من پێم وایە ناکرێت بە هیچ شێوەیەک بەراوردکاریەک بکرێت لەسەر ئەوەی کە ئایا ئەم بەشە دەرونیانە گرنگیان زۆریان گرنگیان کەمە بەعکسەوە وڵاتانی پێگەیشتو کارێکی زۆر ئەوتۆ دەکەن لەسەر خودی ڕێنمایی کار لەسەر ئەو سلکانەی کە پێیان دەڵێن بابەتە دەرونیەکان و پەروەردەییەکان بۆ ئەوی بتوانن کۆمەلگا بەرەو پێشەوە ببەن و لە قالبێکی با بڵێن داخراوە بیان خەنە قالبێکی کراوەی مۆدێرن و ئامادە باش بۆ ژانێکی بەختەوە. سلااو هاوڕێیانی خۆشەویست، من زەکەریا نارۆم قۆناغی دووەمم لە بەشی پەروەردە و ڕێنمایی دەرونی. سەرەتا ئەگەر بێست و باسی گرنگی ئەم زانستە بکەین کەوا لە وڵاتی ئێمەدا دەخوێنرێت ناتوانین بە ڤیددیویەکی کورت وا بە ئاسانی باسی بکەین. لە وڵاتی ئێمەدا خەڵکی زۆر بە هەڵەدا ڕۆیشتون سەبارەت بە زانستی دەروونزانی لەبەر ئەوەی هەتا وەکو ئێستاکە خەڵکی وا دەزانن زانستی دەروونزانی تەنها بۆ ئەوەیە کەوا مرۆڤ ئەگەر نەخۆشیەکی دەرونی هەبێت یاخود ئەگەر کێشەیەکی دەرونی هەبێت سەردانی پسپۆڕانی دەروونزانی بکەن. بەڵام لەوە تێنەگەیشتونەکەوە هەموو مرۆڤێکی ئاسایی هەموو مرۆڤێکەوە کێشەی دەرونیشی نەبێتن بە تایبەتیکەوە لە وڵاتی ئێمەدا کێشە دەرونیەکان زۆرن. ئەگەر ئەم کێشانەش نەبێتن مرۆڤ پێویستە سەردانی پسپۆڕانی دەروونزانی بکاتن بۆ ڕێخستنەوەی ژیانی خۆی بۆ بەرنامەدا ڕێشتن لە بەرەو پێشچوونی کوالێتی ژیانی خۆی. من وەکو خۆم کەوا لێرانم نزیکەی 2 ساڵ و چەند مانگێکە لێرانم هەموو ئەو زانیاریانێکەوە لە محازەرەکان دادەنیشم و گوێیان لێ ڕادەگرم کاریگەری تەواوی لەسەر ژیانم دروست کردووە بۆتە هۆی ئەوەی کەوا باشتر بتوانم خۆم بناسم بۆتە هۆی ئەوەی کەوا بتوانم باشتر لەگەڵ خەڵکی مامەڵە بکەم بۆ وای کردووەکەوە هەموو خاڵە ئەرێنیەکان و نەرێنیەکانی خۆم دەستنیشان بکەم دوای ئەوەی کەوا دەستنیشانم کرد بەرەو باشتر هەنگاو بنێم. بۆیە دەڵێم ئەگەر بمانەوێت وڵاتەکەمان زیاتر بەرەو پێش ببین ئەوە پێویستە زانستی دەروونزانی زیاتر بەرەو پێش ببین چونکە هەمومان بە دکتۆرەکانمان بە خوێندکارەکانمان بە مامۆستاکانمان تەنانەت بە خاوەن پیشەکانیشمان پێویستمان بەدەیان پسپۆڕی دەروونزانی هەیە کەوا بڕۆنە لایەن بۆ ئەوەی ژیان و خۆشگوزەرانی خۆیان ئارام بکەنەوە. بۆ نمونە ئەگەر بێت و باسی قوتابخانەکان بکەین وەکو دەزانی زانستی دەروونزانی لە دەروون و ڕەفتاری مرۆڤ دەکۆڵێتەوە وا دەکاتن کەوا مرۆڤ دەروونێکی تەندروست و خاوەن عەقڵێک و بیرکردنەوەیەکی تەندروست بێت. ئەگەر ئێمە هاتوو کادران و پسپۆڕانی تایبەتماندانا لە قوتابخانەکان ئەوە دەبن بە ڕێنیشاندەری ڕێگایەکی ڕاست لە بینی قوتابیەکان و لە بینی مامۆستاکان و لە بینی دایک و باوکانی قوتابیش. بۆ نمونە ئەگەر بێت و باسی ئەوە بکەین لە جیهانی بازار و کاری ئەمڕۆدا لە جیهانی بازرگانی ئەمڕۆدا لە وڵاتی ئێمەدا بە تەواوەتی شێواوە. بۆ نمونە بازرگانی لە وڵاتی ئێمەدا بەرەو ئەوە هەنگاوی ناوەکەوە سۆشیال میدیا زۆر ڕۆلی تێدا دەبینێت. ئێمە لە بەشەکەی خۆماندا چەندین پسپۆڕیمان هەیە. بۆ نمونە دەتوانین پسپۆڕی بێنینەوە لە دەروونزانی میدیایی لە دەروونزانی بازرگانی لە دەروونزانی سەربازی لە دەروونزانی پەروەردەی یعنی دەتوانین لە هەموو شوێنە جیاجیەکاندا کادرانی خۆماندا بنین و خزمەتێکی گەورەی کۆمەلگا بکەین. ڕێنمایی و ئامۆژگاریم بۆ ئەو قوتابیانی کەوا دەیانەوێت بێنە بەشی دەروونزانی یاخود بەشی پەروەردەی ڕێنمایی دەرونی سەرەتا پێیان دەڵێم لەو شتا پەشیمان مەبەوە و شەرمیش مەکە لە بەشەکەت و شانازیشی پێوە بکە چونکە ئەم بەشەوا لێ دەکات کەوا ببی بە خاوەنی عەقڵێک و دەروونێکی تەندروست. هەشاد سڵاو من شرپەنارۆ خوێندکاری ڕێنمایی پەروەردەی دەرونی قۆناغی چوارم وەک ئەزمونێکم لەم چەند ساڵی خوێندنا دەمەوێت باسیکەم چ سوودێکم لەم بەشە وەرگرتووە. سەرەتا کە پێشەوەی بێمە ئەم بەشەوە چەند لە دەوروبەرم قسە و قسەڵۆغی کرا نەک من
هاوڕەکانشم تووشی ئەم جۆرە قسە قسەڵۆکانە بوون کە بەداخەوە دەستەواژێ بەکار دەهێنرا کە دەوترا ئایا شێت چارەسەرەکەیت بەڵام سوپاس بۆخوا بە پشتیوانی خێزانەکەم و هەروەها سە بڕیارەکەی خۆم سوور بووم ئەم بەشەم هەڵبژات. ئەوە زمانانەی کە من لەم بەشە وەرم گرتووە ئەم بەشە ڕێگایەکە بۆ ئەوەی کە من زیاتر پەرە بە خۆم بدەم بۆ نمونە لە بواری لە قۆناغی دوو کە دەنوزانی ژینگەیمانە خوێن من سەرەتا تەنها بۆ خۆم بۆ نمونە لە بواری ژینگە پارێزیە بەڵام بۆ هۆکارێکەوەی هەم خۆم هەم دەوروبەرشم تا ڕادەیە کاریگەریم هەبێ بەسەر دەوروبەرم سەبارەت بە ژینگە پارێزی. پێشتر زیاتر حەزم بە شوێنی داخرا بوو بەڵام بەهۆی ئەم بابەتەوەی کە وەرم گرت دەنوزانی ژینگەی زیاتر حەزم بۆ سروش زیاد بوو هەروازانیم کە چ سوودێکی هەیە کە چ وزەیەکمان ئەداتێ هەروەها پێشتر لە ماڵەوە کە ڕۆک و شتمان زۆر بەکار نێنەوە بەڵام زیاتر دوای ئەوەی کە ئەم بابەتەم خوێن پەرەمان پێیدا ڕۆکمان زیاد کرد لە ماڵەوە گژوگیامان چاند زنجیرە و فیلم کە ئەم بەشە سوودی ئەوە بوو من بە شێوەیەکی هەڕەمەکیانە سێری زنجیرە و فیلمەکانم دەکرد سێرم ناکرد پەیامێکی لە دوایە بەڵام بە یارمەتی دکتۆرەکان کە چەند فیلم و زنجیرەیان بۆمان پێشنیار دەکرد سوودم لێ بینی و زانیم چۆن شیکاری بکەم سەبارەت بە ڕەنگەکانیش کە ڕەنگیش چ لە پۆچینی بێت چ لە دیزایانی بێت چ لە بیناکان ڕەنگی بینا کاریگەری لەسەر دەرونی ئێمە هەیە کە بە شێوەیەکی بەشە دەبێت ڕەنگە کاڵەکان بەکار بێنین بۆ دیزاین و ئەم بابەتەکانی تر. هەروەها ئەم بەشە کاریگەری ئەوە بوو من زیاتر پەرەم بە خۆمدا لە بواری گونجانی کۆمەڵایەتی و ئەروەها من کە پێشتر نەمەتوانی کە ئاوا بە شێوەیەک قسە بکەم ئەم بەشە هۆکارێک بوو بۆ ئەوە هەروەها ڕێزگرتنی خود و خۆشویستنی خۆ زیاتر پەرەم پێدا هەروەها بیرکردنەوەکانم زیاتر ئەرێنەی تیر کردەوە. سپاس بۆ سەرنجتان. سڵاو من قوتابی یونس ئیدریس لە بەشی ڕێنمایی پەروەردەی و دەرونی لە قۆناغی چوارەم سەرەتا هاتمە ئەو بەشە و بەشم بە ئارزوی خۆم هەڵبژات لەبەر ئەوەی کە باسییان کردبوو کەەوە سوودی دەبی هەم لە ڕووی پیشەیەوە هەم لە ڕووی ژیانی خۆتەوە لە ژیانی تایبەتی خۆت و بزەبت ئەم لە ڕووی ژیانی تایبەتی خۆمەوە سوودێکی زۆرم لێدیت لەبەر ئەوەی ئەو دەرسانێکەوە دەخینی کاریگەری هەیە لە بۆ ژیانی ڕۆژانت لە ژیانی تایبەتی خۆت لە بۆ من لە قۆناغی دووەم بابەتی کۆنتڕۆلکردنی فشارەکان یاخود بابەتی هەڵچوونەکان دەخوێنی کە ئەو بابەتە کاریگەریی زۆری دەبێتەیە لە بۆ من ئەتو لە ژیانی ڕۆژانە تووشی فشارێک دەبیەوە لەسەر ئیشت لەسەر کاری خۆت یاخودەوەتە لەناو ماڵی خۆت تووشی فشارێک دەبیەوە فێر دەکەکەوە چۆن ئەو فشارە کۆنتڕۆلکە یاخود ڕوبەڕووی یان بەسەری دازاڵی هەروە بێتەوە لە قۆناغی سێمیش بابەتی چارەسەرکردنی کێشەت هەیە کە ئەوە سوودێکی گرنگی دەبێت دەبی لە چارەسەرکردنی کێشە و گرفتەکانم دەبۆ من ئێستا من کابراایەکم لە ئیش دەکەم لە بواری مارکێتەکەم بێت لە توانای چارەسەری کێشەکان لەبیلەوانەی لەگەڵ مشتریەکم کێشەکم لە بۆ دروست دەبیتن دەبی توانای خۆگونجاندنت هەبی توانای چارەسەری کێشەکان هەبیتن ئەوانە لە هەموو ڕێکەوە سوودی لە بۆ دەبی هەروە بێتەوە لە بواری پیشەیشدا پیشەیەکی گرنگە لەبەر ئەوەیەت و ئێستاگە سیر بکەین بواری ڕێنماییکردن بارێکی گرنگە لە پرۆسی پەروەردەییدا بە تایبەتی لە هەموو خوێندنگە و مەکتەبەکان پێویستەکەەوە ڕێنماییکارێک یان دوان یا خوسیان هەبیتن بە جۆرەی ڕێژەی قوتابیەکان لێرە دەکات و خەرجی ئەو بەشە دەبی ئەو بەشە تەواو دەکەی ئەوە بە ئەگەرێکی زۆرەوە ئەگەر بێت لە بواری حکومیش نەبی لە سێکتەری ئاهلی لە خوێندنگە ئەهلیەکان هەلی کارت دەبیتن داواکارم لە قوتابیانێکەوە هەوڵ دەدەن بێنە ئەو بەشە یاخود درێژە بە خوێندنیان بدەن لەو بەشە بەعازی خۆیان بی و هەوڵدەن لەگەر ئەوەی کەوات و منهەج تێ دێرخواانە جگە لە منهەجەکە ئیزافە دەخۆ شتێکی بخینە لەبەر ئەوەی بەتەنها بە منهەجەکەی سوود لێ نابینی ئەو سوودە ئۆتۆی نییە و بتەوێت هەلی کارت بەدەستکەوی زمان